ئەم کاتتان باش. بینەرانی خۆشەویست، بە یاری هاوکارانم هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە. پێش ئەوەی کە بچینە سەر بابەتی بەرنامەی ئەم جارەمان، سەرەتا هەواڵێک کە ئەم هەفتە مربوط بەم هەفتە بوو ڕەتی شێز بە بابەتەکەمان تاقیقێکە کە لەسەر سڵامەتی مێشک کراوە، بەڵام بۆ ئاگاداری ئەم بابەتە یا زۆربەی بابەتەکان نە هەمویان، بەڵام زۆربەیان ئەو نەتیجەی ئەو متاڵعات و تاقیقاتەسە کە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و تێتە دەرەوە. ئەوەی کە جێ سەرنجە هەفتەی پێشوو ترامپ کە هەڵبژراوە بۆ سەر و کۆماری یەکێک لەو تەحکەرە یا لەو فەرمانگەرە کە ئیمزای کرد هاتنە دەرەوە لە سازمان جیهانی بێداشت یا WHO بوو. پێشتریش لە دەورەی پێشیشە هەوڵێکیدا، بەڵام سەر نەکەوت. ئەوەی کە تاو جێگە ڕەتی بەوە بێت یا بە بەرنامەکەی ئێمە ئەو تاقیقاتەی کە ئەکرێت و ئێرائەدرگێت لە ناو مەجللەگەر عیلمیە لە هەر شوێنێکە لە دنیا، ئەگەر لیستی ئەو کەسانێک کە تاقیقەکەیان کردووە، یعنی مجموعی ئەو ئینسانگەرە کە هەر لە پزیشکێکی سادە، تکنیسیەنێکی ئازمایشگا یا مامۆستایەکی زانکۆ، دەرسەدێکی هەرە زۆریان مهاجرن، یانێ یا ئەوەی کە لە مهاجرە و لە دایک و باوکیان مهاجرن لە دایک بوون لە وڵاتی ئامریکا، یا ئەوەی کە لەوێ گەورە بووە دەرسی خوێندووە، یا ئەو مەسئلەی کە ئێوە خۆتان خۆشەویستان نەزانن بە ناو فەراری مەغزها مەترەحە، ئەو کەسانە کە دەرەچن خۆ وڵاتێکی ئامریکا ئاوەڵاس بۆ ئەوان وەریانەگرێت. ئاوە شەرایەتێکە ترامپ دیسانەوە ئەڵێت کە لە سازمانی جیهانی بێداشتە تینە دەرەوە. دیارە کاتی خۆی ئەو ڕێنمونیگەرەکە لە سەردەمی سەرهەڵدانی کۆرۆناکە هاتە ئاراوە. ئەو بەشێ لە زۆر لە جمهوری خاکان دژی دروستکردنی واکسن بوون، هەتا ئەوە بوو کە حازر نەبوون واکسنەکەشی بوەشێنن، یا ئەوەی کە ڕێژەی مردنەکە لە ناو جمهوری خوازەکانە زۆرتر بوو. ئەوە یەکە تا ئەو جێگەیەکە ئەمە بابەتێکە شاید مەسایلێکی زۆر هەڵبگرێت، بەڵام چۆن بەشێکی زەربەی کە ئەیدا لە بێداشت، هەم لە جامعەی بێداشتی ئامریکا، هەم لە بێداشتی جیهانی، ئەومان بە ئەهەمیەت زانی کە لە سەرەتای ئەم بەرنامەوە ئێمە باسێکی لێ بکەین. و هەروەها ئەگەر ئەو وڵاتە ئەو پێشکەوتویە هەست لە زانستی پزیشکیە، هەروە کە ئشارەمان کرد لەو متاڵعاتەیە کە لەو تاقیقاتەی کە ئەکرێت، زۆربەی ئەو کەسانێک کە بەشدارن کەسانێکن کە لە وڵاتانی ترەوەتر بە ناوەکان یانە دیارەکە چه کەسانێکن و هاتون بۆ وڵاتە. بابەتی ئەم هەفتەی بەرنامەکەیشمان 12 خاڵە لەسەر سەلامەتی مێشک کە دیارە تاقیق و لێکۆڵینەوەی بووگە کە زیاتر لە 1 ساڵی خایاندووە، و لە ئاخری شەو دوو پزیشکە هەردووکیشیان نۆرۆلۆژیستن، یانێ متەخەسیسی نەخۆشیەکانی مەغز و عەسابن، نەزەراتی خۆیان داوە کە هەرچەند ئەو دوانیشە یەکێکیان لەو پزیشکە مهاجرانەسە کە تا نەزەراتی خۆی داوە. تاو جێگەیە بە مێشک هەڵەگەڕێتەوە یا مەغز، وەکو باقی بەشەکانی لەش کە تەمەن ئەڕواتە سەرەوە، مێشکیش ئەتوانێت تووشی نەخۆشی یا ئاسیبگەرێ بێت کە ئاسیبگەرە جددیە، بەتایبەت ئەوەی کە حاڵەتێک پێشتێت کە زەواڵی ئەقلی پێژن، یا ئەوەی کە شناخت یا ناسین دێتە خوارەوە، هۆش و زاکیرە و حافزە هەمووی زەعیفە بێتەوە، کزە بێتەوە، یا ئەوەی کە بە کولی نامێنێت. بۆیە هەروەکو ئەوەی کە چی بکەین بۆ ئەوەی کە تەندروستی ئێسک لە مرۆڤ بمێنێ، بۆ نمونە ئەو ئێسکە سستە و نەبێت، پووکە و نەبێت لە دوا ڕۆژە، ئەو ڕێگە چارەگەری کە دیاریەکەن بۆی، یا هەر ئەندامێکی تر مێشکە وەکو مرکزی فەرماندەهیە لە لەشە، یەکێک لەو ئەندامانەسە کە حتممەە ئەویش ئەبێت وەکو خورد و خۆراک ئاگاداری لێ بکرگێت، کە ئەو ئاگاداریە بۆ دوا ڕۆژە هەروەکە وتمان ئەگەر تەمەەن چووە سەرەوە
ئەو کەسانە کە توانن پارێزگاریان کردووە لە مێشکیان بۆ ئەوەی کە تووشی مشکلات بەتایبەت ئەو مشکلاتێک کە ئالزایمرە یا ئەو لە ناوچوونی زاکیرە و هۆشە تووشی ئەو حاڵەتە نەبن. ئەم فهرستێک وتم 12 عامڵیان شناسایی کردووە، ئەڵبەتەوان خۆیان وتویانە کاتێک کە سەردانی پزیشکەکەی خۆتانەکەن ئەم 12 پرسیاری لێ بکەن بۆ ئەوەی کە لەم مەقالە شاید شرایطەکە وا نەبێت کە ئەو جۆرەی لە لای ئێمە ئەو کەسنی هەر کەسێک ئەوە نییە کە پزیشکی تایبەتی خۆی بێت، بەڵام ئێمە وەکو 12 هۆکار بۆ سڵامەتی مێشک ئێمە ئەوانمانە دەستنیشان کردووە کە دیارە ڕژیمی خۆراکی، وەرزشکردن، ژنەتیک یا ئەوەی کە سڵامەتی ڕەوان ئەو نەخۆشیگەرێکە ڕەتی هەیە بە ڕەوانی ئینسانەکانەوە لەسەر ئەوانە تاکیدیان کردووە. ئاکادمیک کە لەم بەشە تاقیقاتی کردە ئاکادمی عەسەبشناسی ئامریکاس کە ئەوانیش بۆ سڵامەتی مێشک و چوونە سەرەوەی سڵامەتی مێشک چە لە حاڵی حازرە چە لە داهاتووە تەوسیان کردووە کە وەرزشکردن، خەو، تەغزیە، دووریکردن لە دڵە ڕاوکێ، ئسترس، خەموکێ ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت. ئەگەر جەمبەنی ئەو 12 مەوردە کە ئەوان شاریان کرد وەکو جەدوەلێک ئێمە پێشکەشی ئێوە بینەرانی خۆشەویستی کەین کە ئەوان کۆیان کردوێتەوە ئەو 12 هۆکارە چین، یەکێکیان خەوە، سڵامەتی خۆڵق و خووە، یعنی ئەو حاڵەتگەر ڕەوانیە، ئەو حاڵەتگەر دەرونیە، سڵامەتی ئەو بەشیانە لە نەزەرە گردووە، خواردنە، خواردن کە ڕژیم غەزاییە یا ئەو مکەمڵگەرەسە کە ئەبێ حتمەنە لە بەرچاو بگیرگێن، وەرزش، جوڵە ڕاهێنان ئەوانە بەشێکی ترە، تەعامڵاتی ئیجتیماعی منزور پەیوەندیەکان و ئرتباتاتە ئەویش یەکێکتر لەو مەواردەسە، دووریکردن لە ترۆما یا ئیجتناب لە ترۆما هەرەوە زەربەسە زەربەگەرێکە بێ مێشک دێت. بینەرانی خۆشەویست حتمما لەسەر یەکیەکی ئەم مەواردە تەوزیحێکی کورتە دێن. فشار خوێنە کە یەکێک لەو هۆکارگەرەسە کە تەکیدیان لەسەر کردووە، ریسکی خەتەرات ئەو شتکەرەکە مەترسی هەیە وەکو متابولیزمی لەش یا ژنەتیک مەقڕون بە سەرفەبوون لەباری ئەقتصادیەوە کە عفونەتە یەکێکی تر لەو مەواردە کە ئشاریان پێ کردووە، نگاتیو ئەکسپۆژر کە مەبەستیان شتکارێکی منفیە کە ئێمە ڕوبەڕوویە بینەوە یا شاخصگەرێکی سڵامەتی ئیجتیماعی و کۆمەڵایەتیە. ئەگەر بێم یەک لەسەر ئەم مەواردە بە تۆری خولاسە من تەوزیحی بەم یەکەم مورد کە تاکیدیان لەسەری کردگە خەوە کە ئایا ئەو خەوی کە ئینسان هەیەی دیارە خەو 7 تا 8 ساعت ئەو زەمانەسە لە 24 ساعت یا لە شەو ڕۆژێکە مناسبە بۆ کەسێک کە حتممەە بخەوێ، بەڵام ئەوە خەوێکی تواوی پێ ناڵێن بە هەر هۆکارێک ئەگەر ئەو خەوە بچڕێت ئەو کەسە چەند جار لە خەو داچڵەکە ئەو خەوە ناتوانێت خەوێکی کامل بێت. دیارە بینەرانی خۆشەویست ئێمە لە بەرنامەگەر پێشومانە لە بابەتگەرێکی جۆرا و جۆرە بەتایبەت لەسەر خەو چەند بەرنامێکمان پێشکەش کردووە. بۆ نمونە بۆ ئەوەی کە خەوێک بێت حتا تەوسی ئەومانە کردگە تا 2 ساعت و نیوێت 2 ساعت پێش نووسن مرۆڤ باشترە وەسە چای ئاو ئەوانە نەخوا بۆ ئەوەی کە بۆ نمونە بۆ میزکردن لە خەوڕاچڵەکێت ئەو خەویە بچڕێت. جیا لە خەو تەسیراتێکە لەسەڵ حاڵەتگەر دەرونی یا ئەو حاڵەتگەر ڕەوانە کە ئینسان هەسی دووریکردنە لە ئسترسە، دڵەڕاوکێ، خەموکێ یا مەسائلێکە زەربە ئەدا لە ڕەوانی ئینسان ئەو حاڵەتگەر دەرونیە یا ڕەوانیە پەرهیزکردنە کە ئەبێت ئەوانە لە ژێر چاودێریە بێت. خواردنیش کە مسلمەن جیا لە خواردن تاکیدیان لەسەر ئەوە کردووە مێشکە احتیاجی هەیە بە مکامڵەکان منزوریان مواد معدنیە بەتایبەت ڤیتامینەکانیش کە ئەبێت ئەوانە لە بەرچاو بگیرگێت. وەرزشکردن و جوڵە و ڕاهێنان ئەویش مۆردێکە کە حتممە نەوتیانە ئەبێت لە ژیانە بەشداری بگرگێ.
پەرهیزە دووریکردن لە ترۆما یا زەربە. ئەوە مەسەڵەن ئەگەر کارەکە کارێکی خەتەر مەترسیدارە وەکو کەوت نەخوار حتممەە کڵاو ئیمنی استفادە بکرگێت کەمەربەندی ئیمنی استفادە بکرگێت یا حتا لەو مەقالێشە نووسراوە کە ئەڵبەتە ئەوان بۆ مناڵ زۆر تاکیریان دیارە گەورە کەمەربەند ئەوەسێ لە ناو ماشینە و تویانە ئەگەر مناڵ سوارە بێ بەڵام کەمەربەند بەستنە بۆ نمونە من مسافرێکم ئەڕم بۆ شوێنێک حاڵەتی پێشتێت ئەو ڕانەندە مەجبورە تورمزێ بکە هەرەوە کە زەربەیەکی سادە سەر من با لە ستونەکە دیارە شاید هیچ هەست نەکەم یا حاڵەتێ وەک زەخم برین ئەوە نەیتە پێشەوە بەڵام هەر ئەو زەربە سادە ئەتوانێت لە 15-20 ساڵی ئایندا بۆ نمونە من تووشی نەخۆشی فەراموشی یا ئەوەی کە هۆش و زاکرە و بیر و حافزە و هەموو شتێکم تێکەچێت یا وردە وردە پاکە بێتەوە لە ناوەچێت بۆیە پێشگیریکردن لە زەربە بەسەر یا ئەوانەی کە وەرزشەکان بە تایبەت وەرزشکارێکە هەیە بێت ئەوە ئاگادار بن. دیارە ئێمە کاتێکە ئەڵین سلامەتی مێشک هەر حافزە نیە بۆ نمونە نەخۆشی کتر وەکو پارکینسۆن هەیە ئەوەی کە ئەندامەکانی لەش بە تایبەت دەست لە دەستە و دەستپێکات ئەکەفێتە لەرزش لەرزاگرێت دوای ئەو دەستەکەی ترەگرێت دواتر تێت و بە حاڵەتی ئایا لە مل لەسەر تا بە مرور زەمان تواو لەشەگرێت بۆ نمونە ئەوە یەکێک لەو حاڵەت گەرەسە کە بەهۆی زەربە و پێشتێت کە ئەوە ئەتوانێت تەسیراتی بێ. تعاملات اجتماعی یا کۆمەڵایەتی ئەوەیە کە ارتباتات بەرقەرار بێ لەگەڵ خانەوادە لەگەڵ ڕەفیقەکان ئەوانە ئەتوانێت بۆ جوڵە بۆ فکرکردن حاڵەتێک شادابی زین و نگایشتن مێشک چە بۆ حاڵ چە بۆ داهاتوو خۆی تەسیری بێت. فشارخۆینیش کە فشارخۆین ئەمڕۆ پێویستی وەکو پێشتر نییە ئەتوانێت کنترۆل کردێ و کەسە خۆی توانێت کنترۆلی کە ڕۆژی چەند جار یا هەفتەی چەند جار لە ماڵە بتانێت. ئەو شارەیان کردو بە مەقڕون بە سەرفەبوودن یا بەشە ئابوور و اقتصادیەکەی ئەوە مەبەستیانەوەی ئەو هەزینەگەر دەرمانە ئایا ئەوەدەی بەرتێت چونکە هەر لە درێژە بەرنامەکە شارەکەین لە بازی مەواردە مەسەڵەن بیمەگەر دەرمانی دەفتەرچەکەر خەدەماتی ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەفونەتیش کە واکسنی وەشاندووە یاد بە ئەوە کە بەرگری کرد بک لە ئەفونە چونکە ئەفونەتێک ئەتوانێت خۆی بگەینە بە مێشکێتتر شەرت ئەوە نییە ئەویش ئەو ئەفونەتە دوایەوە بەرتەرەف بوو بەڵام حتممە نەزایعاتێک ئەتوانێت وەکو احتمال بەجێ بێڵێت کە لە داهاتووە و کەسە تووشی مشکلاتێک هەڵەگەڕێتەوە بە مخ و مەغز ئەو کەسە تووشی بکە. ئەو مواجهە گەر منفیە کە ئشارە کرا وەکو جگەرە کێشانە ئەبێ واسهێنانە لە جگەرە کێشان ئەلکولە ئەبێ مەحدودە و کردێتەوە کەمەوە بکردێتەوە یا بۆ نمونە ئەگەر لە شوێنەکە ژیانەکات ئەو شوێنە ئاوی تەسفیەی نییە حتممە ئیتیمینان بێت کە و ئاوەی کە ئەخورگێتەوە ئاوێکی پاک و خاوێنە و هەروەها پیسی ژینگە یا و ئالودگی هەوا ئەوانیشە ئەتوانێت وەکو ئەو مەواردە بووگە و مورد ئاخرەکەی کە وەکو مۆردی 12هەمە کە ئشاریان پێکردگە ئەوامڵێکی نیگەران کوونەندە کە وتمان لەبەر ساختاری کۆمەڵایەتیەوە هەیە وەکو مەسکەنە ئەوەی کە ئەوانە نیگەرانی هەیە مەسەڵەن بۆ کەسێکە کرێخانوەکەی ئەداد ئەبێت لە بیریەوە بێ سەری برچ کرێخانوەکەی یا هاتوچوونی بۆ سەر ئیشەکەی هەڵگەڕانن دەستڕەسی بە خەدەمات و دەفتەرچەگەر و یا بیمەگەر کۆمەڵایەتی ئەوانە ئەتوانێت یا ئاسیبگەرێکی عاتفی کە لە توول ژیانە ئەتوانێت بێتە پێشەوە ئەبێ ئەوانە لە بەرچاوە بگیرێت. دیارە بۆ ئەم مەواردەدا کە 12 حاڵەت بوو لە دوو پزیشک کە هەردووکیان نۆرۆلۆژیستن و هەردووکیشیان تریبونیان هەیە یانە ساحب کورسین لە زانکۆوە لە کالیفۆرنیای ئامریکا تاقیقیان کردوکردن ساڵانێکی زۆرە لەگەڵ ئەوانە نەخۆشیگەر مێشکە سەرۆکاریانەست پرسیاریانیان کردووە متاڵعە مەطلبەکە یا ئەو مەقالەیانە خوێندووە و ئەو پرسیارە یەکێکیان کە دکتۆرێکە خانم دکتۆرێکە بەناو جاسمین داوە
ئەڵێت کە متاڵعەکەم کردووە خوێندوویەتەوە خۆی بەتایبەت لە بەشی نۆرۆلۆژی مناڵانە بەڵام بۆ گەورە ساڵانیش ئیشەکە بەڵام زۆرتر ئیسە لە بەشی نۆرۆلۆژی مناڵانە لە یەکێک لە بیمارستانەکانی ئامریکا ئیشەکان ئەڵێت کە چەندانە هۆکار یا چەند عامڵی دەستنیشان کردووە خەوە وەرزشە محدودکردن و کەمکردنی ئەلکولە وازهێنانە لە جگەرە کێشان ڕژیمی غەزاییشە ئەم نۆرۆلۆژیستە تاکیدی کردووە وتویە لەسەر ئەو مواردە ئەو 12 موردە کە نووسراوە من لەسەر ئەم مواردیە یانێ وەرزش و خەو و وازهێنان لە جگەرە یا کەمکردنەوەی ئەلکول یا ڕژیم غەزایی مەبەست ڕژیم غەزاییەکی سالمە ڕژیم غەزاییەکی سالم ئەوەیە کە زۆرتر کەڵک وەربگیرگێ لە مەوادی معدەنی لە سەبزیجات لە مێوەجات بەتایبەت لە ڤیتامینەکانیش دکتۆرێکی تر کە بەشدار بوو بە ڤێرۆنا ویلیامزە کە ئەویش وتمان هەر نۆرۆلۆژیە دیارە ئەم تاقیقاتە جیا لەوەی کە نۆرۆلۆژی و وەرزش یانێ وەرزش تەسیراتی لەسەر مێشکە لەو باریشە و هەم تەخەسوسی هەست هەم تاقیقی کردگە لە بان 3 موردیە و لەسەر 3 موردیە و تاکیدی کردووە پەنجەی خستووە لەسەری خەو وەرزش و سڵامەتی ڕەوان من لێرەدا وتەی دکتۆر ویلیامزدان بۆ ئەڵێمەوە کە لەو مەقالە لە درێژە ئەو مەقالەکە ئەوش خوێندوویەتی و چاوی لێ خشاندووە پێشکەشی ئێواکە ئەڵێت کە ئەوەی کە ئێمە تەعهودمان بێ بەوەی کە مداوم ڕای بگرین یانێ هەم کاتی خەو هەم وەرزش هەم سڵامەتی مەغز بۆ ئەوە عالیە مەبەستی ئەوەیە ماوەی بۆ نمونە وەرزش نەکەین دوایە وازی لێبێنین یا ئەگەر خەوەکە چەند ماوەی ئەهمیەتی پێ بدەین دیسانەوە دەستی لێ هەڵبگرین ئەڵێ چالاکی وەرزشی ئەتوانێت هەم حافزەمان باشکات هەم خولق و خومان باشکە هەم ئەوەی کە لە داهاتووشە ئەسەراتێکی مثبەتی لەسەر مێشکە بێت و بەتایبەتەوە کە ئەڵێن مهارەتگەر شناختی هەر ئەوەی کە ناسینە زەمان مەکان ئەشخاص شوێن ئەوانە بناسیت ئەوە بەستی ئەوەسە کە ئەوە مەغزە و کارە ئەنجامەدات هەروەها کە چالاکی وەرزشی ئەتوانێت کەفیەتی خەو باش بکات و ئسترس و خەموکیشمان لێ دوورۆکاتەوە هەوە دڵڕاوکیشمان لێ دوورۆکاتەوە ئێژە هەر شەو چاک بخەون 8 ساعت مەبەستیە خەوەکان مهارەتگە شناختی هەرەوەی کە وتمان ئەو حافزە تەکەلۆم ئەمانە ئەڵێت کە کەسێکە بخەوێت ئەتوانێت ڕۆژی دواتر هەم ئستدلال هەم حەلی مەسائلی باشتر بێ مەبەستی ئەوەسە کەسێکە خەوێکی کافی بێت بە چاو ئەوەی کە کەسێک 3-4 ساعتە خەوێت لە شەوە هالەپای بۆ نمونە مۆبایلەکەیە و کاتێکە ئەڕونە سەرکار بەیانی ئەو کەسێک کە 8 ساعت خەوەکەی کردووە وریاتر ژیرتر و فعالترە یعنی کارەکەیشی دەقیقترە مەبەستی ئەوەیە کە استدلالی و حەلی مەسائل ئەڵێت کە هەروەهاش لەسەر حافزە و استراب و دڵڕاوکێشە ئەسەری هەیە دیارە خۆی گوتمان کە ئەویش تاکیدی هەرە ئەوەی کە لەسەر وەرزش تاکیدی گرت 150 تا 180 دقیقە لە هەفتە بۆ وەرزشی تاکید کردووە ئەڵبەتە لە تواو زەمینەکانە بۆ سڵامەتی ئەوەیە کە حتا ئەوە تەشویقەکەن کە ئینسانەکان ئەو 150 تا 180 خولەکە ئەوێتە ڕۆژی 20 دقیقە تا 22-23 دقیقە دوانێت تەقسیم کردێت کە فعالیەتێکی سادە بێ پیادەڕەوێکی سادە بێ کوونەوەردیک بێت یا فعالیەت نەرمشێک بێ ئەوانە ئەتوانێت تا وەرزشکەرێکی سەختتر و سەنگینتریش هەر بۆ درێژەی ئەم بابەتە دکتۆر جاسمین داوە خۆی ئەڵێت کە بۆ بەرگری لە زەواڵ شناختی حافزە تەکەلوم ئەمانە ئەبێت ئێمە هەدەفمان بێت یعنی هەدەفکەرێک خۆمان دیاری بکەین چەند موردی ئشارە پێکردووە نووسیگە محدودکردن نور مەسنوعی بەتایبەت ئەو تەلەفۆنە هوشمەندگەرە کامپیوتەر ئەڵێت کە چونکە ئەمانە نور مەسنوعین ئەتوانێت تەسیری بێت لەسەر خەوە یا ئەو یاریگەرە کە بە ڤیدیۆ کردێ بە تایبەت مناڵەکان ئیسفادە لێەکەن ئەوانە ئەتوانێت تەسیراتی ئەگەر زۆر بەکاربهێنرێن تەسیراتێکی منفی و مخەڕبی بێت لەسەر مێشکە بۆ داهاتوو
دیسانەوە تاکی دەکات ئەڵێت ئەگەر تواشای زیاد لە حەدی ئەو سەفحەگەر نمایشە لە گەورە ساڵانی جوانە ئەتوانێت خەتەر هەم زەواڵ ئەقل بەو ئالزایمرە ئەو فراموشیە جەودەی مێشک وە پارکینسۆنیش بواتە سەرەوە ئەتوانێت تحریک عەسەبگەریشکات مەبەستی ئەوەسن نەخۆشی ئەسیش ئەتوانێت احتماڵی هەیە ئەڵبەتە زەعیفە ئەتانێت ئەوانە بێت دیارە خۆی دلیلیشی هاوڕگەسەوە ئەڵێت کە ئەو ڕۆشناییەکە لەم نمایشگەر سەفحەی نمایشە تێت لەسەر خەو تەسیر دانێت تەرەشح ملاتۆنین و ڕیتم شەوانە ڕۆژی بەدەن مختەلەکان ملاتۆنینیش کە بۆ خەوە ئەگە ملاتۆنین تەرەشح نەکردێ خەو مختەلەوێ نامێنێتەوە بۆیە ئەڵێت پیشنیارەکات ئەویش کە بۆ کەمکردنەوەی سەرفکردنی زەمان لەسەر ئەو سەفحەگەرە وەرزش معاشرەت چوونە دەرەوە ئەوانە تەوسیاکات کە ئەوەشە بەرنامە کەیفێتی خەوەکە ئەگەر لە ناو بەرنمەیان نەبێت یانێ هەم وەرزشکردن هەم خەو هەم ڕژیمێکی سلامەت و سالم ئەوە توانێت یارمەتیان بێت وەکو ئاخرین بەشی ئەم بابەتە من بە وتەیکە هەر لە دکتۆر ویلیامزە کە خۆی لە ئاخری ئەم پرسیارگەرە و کە مەترحکریاگە خۆی ئەمەیە وتووە کە من لێرە پێشکەشی بینەرانمانەکەم ئەڵێت کە هیچ کاتێ بۆ ئیشکردن لەسەر مێشکتان دێر و درەنگ نییە مێشکە بە عادەتە چاکەکانمان وەکو وەرزش زوو بۆ سڵامەتی خۆی جوا بداتەوە ئەگەرتانەوێت لە ژیانی خۆتان پارێزگاری بکەن و کەیفیەتی ژیانتان بەرنە سەر بڕیاردان و ئەهدافی خۆتان لەسەر مێشک متەمەرکز بکەن مەبەستی ئەوەیە ئەگەر ئەهەمیەت قایلن بۆ سڵامەتی لە داهاتووە حتممە وەکو مێشک ئەوە هەدەف وەکو هەدەف دیاری کرد کە مێشکی من ئەبێ سالم و سڵامەت و تەندروست بمێنێت مەبەستی ئەوەیە کە حتممە ئەبێت لە بیریە بین کە خەوە چالاکی وەرزشیە یا ڕژیمی خواردنێکی سالم بەتایبەت لە سەوزیجات و مێوە و ویتامینەکان کەڵکوەربگرێت بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەیشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بوێت تا پێگەیشتنەوەمان لە بەرنمەی داهاتوو خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە تەندروستیتان بۆ بە ئاواتە خوازی